سلاوتن لبيتن أورك حزم لي تشتكتان بيشاندم استا رمضان لآخر رمضان كي ئافرەتەکان كان دەکەن ماڵی خۆیان خاوێن دەکەن فاسی بەکاردێنن چەند و عادەرمانی بەکاردێن دەستان هەموو عادم دەبیتن لە جێژنەی گلێ دەکەن دەڵێن ئەو تەماشەکە دەستم هەموو عادم بووە ئێستا ئامن حەزم لێ شتێکتان پیشاندەم ئیشی دوو دقەیە دەستان نەرم بی جوان بیتن حتا لۆ جێژنەی دەستان جوان بیتن چمان پێویستە پرتەقاڵمان پێویستە زەیتونمان پێویستە و شەکر با چاکەتەکەی لە بەکەمەوە کە ئاسانترە یەکەمین زەیتی زەیتونەکەمان پێویستە تێدەکەنە ناوێرە دووەمین شەکرەکە یەک دوو سێ چار تقریبا 4 مڵاکتان پێویستە و دوایە دەبی پرتەقالەکەی دەبی حازرکەن دە ڕۆژ جارێک بەکاربینن تکاتان لێ دەکەم زیاتر بەکارنەینن چکە ئەگە زۆر بەکاربینن زیاتر زەرەرتان هەیە لە جیاتی کانزانس ئەمە لێرە بەس پەلکەکانمان دەوێتن ئۆکێ ئێستا سەری ئەگە کامێرەکە بێتە پێشەوە باشترە ئەم شتەی مێرە ئەوەی تێکەڵ دەکەین ئۆکێ ئەکسە بە پەنجەی تێکەڵکەن و دەستی خۆتان تقریبا 3 حتا 4 دقە ئەوها بشۆن شەکرەکە چی لێ دەکاتن ئەو پستەکان ئەوی چی بلێ مردیە زیادەیە لا دەباتن دەتان لۆ پێشتان بەکاربینن حتا پێتان لوس بیتن تقریبا 3 حتا 5 دقە ئەو هەیە دەکەن هەموو 50 بکەن ئێستاش ئەمن بەس یەک دقە دەڕۆم دەستی خۆم دەشۆم و دوا دێمەوە تشتەکەی دیشتان پێشان دەدەم ئێستا پێویستمانە دەستی خۆمان باش هشکەین و ئاخیرەکە پێویستمان بە ڕوونەکەی پرتەقاڵیە زۆر نییە دەزانم ئێستا فەرموو وەرن تەماشەکە ئێستا بە خۆتان بە چای خۆتان ببینن دەستم چەند سوور و سپیە ئەوی ئافرەتەکان لە جێژنەیان دەوێتن سلااو ڕێزم هەیە